بانگەوازی کۆمەڵە بۆ پشتیوانی لە مانگرتنی گشتی لە کوردستان. جەماوەری تێکۆشەر نیوە شەوی ڕابردوو چوار لاوی زیندانی سیاسی محسین مەزلوم، محەممەد ناسراو بە حەژیر فەرامەرزی، وەفا ئازەربار و پێژمان فاتحی کە لە دادگایەکی بە نەهێنی و نائادڵانە سزای ئێعدامیان بەسەردا سەپێنرا بوو. دوای چەند مانگ ڕاگرتن لە ژێر پەتی سێدارەدا سەرنجام ئێعدام کران. ئێمە ئەو جنایەتە بە توندی مەحکوم دەکەین و خۆمان لەگەڵ بنەماڵە بەڕێزەکانیان و هاوڕێیانیان بە هاوخەم دەزانین. ڕێکخراوە مەدەنیەکان و هەڵسوراوانی مافی مرۆڤ لە کوردستان بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بەو جینایەتە بانگەوازی مانگرتنی گشتیان کردووە بۆ ڕۆژی سێشەممە دەی مانگی ڕێبەندان. ئێمە پشتیوانی لەو بانگەوازە دەکەین و داوا دەکەین لە سەرجەم خەڵکی تێکۆشەری کوردستان، کرێکاران، معەلیمان، ژنان، لاوان، خوێندکاران، کاسبکاران، بازاڕیان و کارمەندان کە بەم مانگرتن و ناڕەزایەتیانەوە پەیوەست بن. با ڕۆژی سێشەممە دەی مانگی ڕێبەندان بکەینە شانۆی هاوپشتی و یەکێتی بەکردەوە لە بەرامبەر یەکێک لە هارترین و وەحشیترین حکوومەتەکانی سەردەم. با ئەو ڕۆژەش بکەینە یەکێک لە ڕۆژانی خەباتێکی بەردەوام و نەپساوە لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی و ڕزگارکردنی گیانی ئازیزانمان لە ژێر تیغی جەلادانی دەسەڵاتدار. ڕژیمی کۆماری ئیسلامی جارێکی تر وەک هەمیشە بە دامەزراندنی پەتی سێدارە هاتووەتە شەڕی جەماوەری خەڵکی کوردستان و ئێران بە پەتی سێدارەوە هاتووەتەوە تا هیوا بە ڕزگاربوون لەدار بدات. هاتووەتەوە تا بە کوشتنی لاوانی تینووی ئازادی خۆی لەسرە و لێژی و هەڵدێری نەمان ڕزگار بکات. بەڵام کێ هەیە نەزانێ ئێعدام و سەرکۆت نەک نیشانەی بەهێزی بەڵکو لە ڕووی داماوی و سەر لێ شێواویەوە پەنای بۆ دەبرێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمما شوێنەی تاوان و جەنایەتی ڕژیمی ئیسلامی دەکرێ و دەبێ ڕابگیرێت. پاشەکشەکردن بەم ڕژیمە لە دەرکردن و بەڕێوەبردنی حوکمی ئێعدام ئەوە ڕێخستنی ناڕەزایەتی جەماوەری لە نێو خۆی دەرەوەی وڵات ئیمکان پەزیرە. با هەزینەی کوشتنی لاوانی ئێمە بۆ ڕژیم هێندە گران بێت کە ئیتر نەوێرێت لەسەری بەردەوام بێت. دەسەڵاتدارانی جنایەتکار لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا زیاتر لە 800 کەسیان لە سێدارەداوە و هەر ئێستاش زۆر کەسی دیکە و لەوانە بەشێک لە زیندانیانی سیاسی لە ژێر هەڕەشەی لە سێدارەداندان کە ئەگەری ئەوە هەیە لە ڕۆژان و هەفتەکانی داهاتوودا حکمەکەیان بەکردەوە دەربێت. پێویستە هەموو هێزی خۆمان بخەینە گەڕ لە دەرەوە و ناوەوەی وڵات چالاکانە ئاکسیۆن و کۆڕ و کۆبوونەوەی ناڕەزایەتی کاریگەر بەڕێوە بین و هەزینەی هەر کردەیەکی لە سێدارەدان بۆ دەسەڵاتداران بەڕادەیەک ببینە سەرەوە کە ماشێنی ئێعدامی جنایەتکارانی دەسەڵاتدار لە کار بخین. زۆربەی هەرە زۆری کۆمەڵگان نەفرەتیان لە حکوومەتە و ئامادەی ئەویان هەیە کە حەڕەکەتێکی بەرینی ناڕەزایەتی لە دژی حکوومەت و ئێعدام و سیاسەتە سەرکوتگەرەکانی شکڵ پێ بدەن. بانیشانی بدەین کە توانایی ئەوەمان هەیە تاوانکاران ناچار بە پاشەکشە بکەین. هەر ئاستێک لە بەرەو پێشچوونی ئێمە لەم بوارەدا دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەسەر بەردەوام بوون و بەهێزکردنی شۆڕشی ژن، ژیان، ئازادی. ئێعدام ئەم تاوانە ئاشکرا حکوومەتیە دەبێت ڕابگیرێت. هەموو سزاکانی لە سێدارەدان دەبێت بەبێ شەرت و مەرج هەڵبوەشێنرێتەوە. پێویستە سەرجەم زیندانیانی سیاسی و عەقیدەتی دەستبەجێ ئازاد بکرێن و دەست بەسەرکردنەکان کۆتاییان پێبێت.
مانگرتنی ڕۆژی سێشەممە هەنگاوێکی گرنگ دەبێت لەو پێناوەدا. کۆمەڵە ڕێکخراوی حیزبی کۆمۆنیستی ئێران دووشەممە 9 ڕێبەندانی 1402 هەتار.